سڵاتان لەبێ هاوڕێ جوانەکانم چۆنن؟ پێیوام زۆر باش بن. لە بەرنامەی گەشت و زانیاری دووبارە لەگەڵ هاوڕێکانم گەشتێکی نوێ ئەەکەین. گەشتی ئەم جارەمان ئەزانم کە زۆربەتان لە لاتان پرسیارەکە دەربارەی چیە. جا با پێتان بڵێم لەبەرەوەی کە ماوەیەک لەمەوە پێش خۆرگیران ڕوویدا، جا دیاردەی خۆرگیران وای لە مناڵەکانمان کرد کە بترسن و پرسیاری زۆریان لەلا دروست بێ. بۆیە پێم خۆش بوو لە گەشتی ئەم جارەمانە وەڵامی ئەو پرسیارانەی هاوڕێکانم بینەوە هەروە کۆمەڵێک زانیاری بۆ ئەوەی کە دووبارە لەم دیاردەیە نەترسن و زانیاری بەباشی لەسەر ئەم دیاردەیان هەبێت. چۆنن هاوڕێکانم؟ باشن؟ با خۆتان بناسێنم بزانم ناوتان چییە؟ چۆنی؟ باشم. ناو چییە؟ بێلا. بێلا لە پۆلی چەنی؟ دوو هەر بژی. بێلا باشە بێلا پێم بڵێ تۆ لە دیاردەی خۆرگیران ترسای؟ نا. ئەی چی و کرە ڕۆژە؟ ئەو ڕۆژەیان ناتمە دەرەوە. ناتیتە دەرەوە ئێ؟ اینجا بۆ خۆ سێری فیلمە کرد؟ بۆ خۆ دانیشتی؟ زۆر چاکە. تۆ ناو چییە؟ دارین. دارین تۆ لە پۆلی چەنی؟ سێ سەرکەوتوبی دارین پێم بڵێ خۆر گەورەترە یا خودمانی؟ خۆر زۆر لە ماڵ گەورەترە. ئەی لە زەوی؟ جێگەی 3800 زەویە بێتەوە. هەر بژیت کاتە تۆ لەوانەی زانست تا زۆر باشی وایە؟ ئەی باشە پێم بڵێ خۆر چ ڕەنگە؟ خۆر سپیە بەس ئاتمسفیرەکە وای لەیەکە زەر دەربچێ. زۆر چاکە. ئەی چیتری لێ پرسین باشە پێم بڵێ ئەزانی دیاردەی خۆرگیران چۆن ڕوایات؟ مانگە چێتە مانگ و خۆر ئەچنە بەر مانگەکە ئەچێتە بەر خۆرەکە، تیشکی خۆرەکە ئەچێتە سەر ئارز بەس ڕووناکی ناچێت. لەبەرەوە خۆراکە تیشکەکان ئەگەر بچینە دەرەوە هەم پێستمانە سووتێ هەم چاویش بن. زۆر باشە هەر بژیت زۆرم پێخۆشە کە ئاوا زانیاری زۆر باشە دێ بە هیوام کە بەردەوام بی لەو زانیاریانە و بۆ ئەوەی کە بە ئێمە و بە هاوڕەکانی ترە ببەخشی. تۆ ناو چییە؟ ئارمەند لە پۆلی چەنی؟ 5 مایکەکە بگرە. باشە ئارمەند پێم بڵێ ئێوە چیتان کرد کاتێ خۆرگیرە؟ من لە ماڵەوە بووم هیچ نەترسام نهاتمە دەرەوە. نەژاتیتە دەرەوە و کاتە ڕێنمایەکان جێبەجێ کردووە و لەگەڵیشیان نەترساوی. زۆرم پێخۆشە. با بزانین ئەم هاوڕێمان نایچە. چۆنی؟ باشم. تۆ ناو چییە؟ ئایلا چەند ساڵی؟ 5 هەر بژیت ئایلا ئەو بچی جلوبەرگەکانە هەر هەمووی ڕەنگی سوورە؟ دایکم وی لەبەرکردم وتی ڕەنگی سوور لەبەر کردوانە. جوانە. ئەی خۆت حەزت لە ڕەنگی سوورە؟ بەڵێ. زۆریشت لێ هاتووە. مایکە کەشمان ئەمڕۆ ڕەنگی سوورە لەگەڵ جلوبەرگەکانە ڕێکەوتووە. ئێتە بۆچی سوور نییە؟ من ئەمڕۆ سوورم لەبەر نەکرد بەڵام پێڵاوەکانم ڕەنگی سوورە. بمزانیات تۆ سوورەکەی منیش سوورمە کرد وەکو تۆ و دارین. هەر بژیت. باشە ئایلا پێم بڵێ کاتێ ئەچی بۆ باخچە نانی بەیانیە خۆی بەیانیان کە هەڵەسیت؟ ئەچووە ماستیژە خۆم. ماست هەر بژیت. ماست زۆر تامی خۆشە. زۆر تامی خۆشە. حەز لە چ شتێکی نانی بەیانیانە؟ ماست چیتر؟ ماست هێلکە چا شەربەت میوە تەوا. هەر بژیت کاتە گرنگە کە نانی بەیانیان بخۆین. نانی بەیانم خۆردوێستە. هەر بژیت ئافێت بێت. زۆر چاکە. مایکەکەم بەرێم با بزانین ئەم هاوڕانی کەم ناویان چێت. تۆ ناو چییە؟ بەرین چۆنی؟ باشی. لە پۆلی چەنی؟ 5 سەرکەوتوبی بەرین لەگەڵ وانی زانستان چۆنی؟ باشیت. ئەمڕۆ وەکو وانەیەکی زانست کۆمەڵێک زانیاری زۆر باشتانێنێ. پێت خۆشە بێ؟ بەڵێ. دواتر تۆش دەتوانین لەگەڵ هاوڕێکانت باسی بکەیتەوە. باش. هەر بژیت. تۆ ناو چییە؟ ڕێیان چۆنی؟ باشم. تۆ لە پۆلی چەنی؟ 5 هەر بژیت. ڕێیان ئەم هاوڕێیانەم وەکو بۆیان باسکردن هیچ لە دیاردەی خۆرگیران نەترساون. تۆش بە هەمان شێوە بووی؟ بەڵێ. ئەو ترست لەلا دروست ببوو ئەگەر بێت و سەیری بکەی لەوانێ زیان بە چاومان بگەێنێت؟ بەڵێ. کاتە سێرت نەکرد. بەڵام چاویلکێکی تایبەت بەخۆی هەیە ئەگەر ئەو چاویلکەیەکەیتە چاوە ئەتوانی سەیریکەی. وایە؟ دواتریش لە مامۆستا پرسیم زین ڕاستە. تۆ ناو چییە؟ باران چۆنی؟ مایکەکە زۆر باش خۆ بیکرا. چۆنی؟ باشم. لە پۆلی چەند؟ 1 ئافەری
باران پێم بڵێ تۆ لە خۆرگیرانە ترسایی؟ نا ناترسایی؟ بەڵێ باشە نابی لێ بترسین وانە؟ چونکە هیچ ترسێکی نییە. بەڵێ باشە باران پێم بڵێ کامە لەمانە زەویە ئەوە ئەی کامە خۆرە بەچی ئازانی ئەو خۆرە؟ چونکە ڕەنگی زەردە چونکە ڕەنگی زەردە ئەی چیتر؟ لە هەمویان گەورەتریشە لە هەمویانیش گەورەترە هەر بژیت زۆر باشە مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان بزانین ئەم هاوڕێمان ناوی چییە؟ من ناو مینایە مینا لە پۆلی چەنی؟ سێ هەر بژی سەرکەوتوبی میناگەن دەستکەین بە زانیاریەکانمان؟ بەڵێ کاتە ئێستا با بڕۆین بۆ لای مامۆستا داستان هاوڕێ جوانەکانمان ئێستاش لەگەڵ دکتۆر داستانین دکتۆری فیزیا سڵاو لێوێ ئەم کاتتان باش زۆر سپاس مەمنون پێمان خۆشە کە ئەمڕۆ کۆمەڵێک زانیاریمانەیەتی لەسەر خۆرگیران چونکە زۆربەی هاوڕێکانم لە خۆرگیران یاخود لە دیاردەی خۆرگیران ترساون جا پێم باش بوو کە گەشتی ئەم جارەمان کۆمەڵێک زانیاریان بێنێ بۆی کە دووبارە ئەو ترسیان لەلان نەهێڵین دەڵێ باشە بەخێر بێن زۆر سپاس دیاردەی خۆرگیران تۆزانی زەوی بە دەوری خۆرا ئەخولێتەوە و مانگیش بە دەوری زەوی ئەخولێتەوە لە زۆربەی کاتەکانە مانگ ناکەوێتە بینی خۆر و زەویەوە بۆیە ڕاستەخۆ هەموو شکلی خۆر ئەبینین بەس نابێ بە ڕاستەخۆ سەیری خۆر بکەین لە ڕۆژە دیاردەی خۆرگیران کاتێک ڕوئات کە وردە وردە مانگ ئەجوڵێت یەتە نێوان بینی خۆر و زەویەوە ئەو کاتە خۆر کە تیشکەکەی ئەنێرێ بۆ زەوی بەر مانگەکەوێت سێبەرێک دروستەکە مانگ لەسەر زەوی ئەو سێبەرەیە کە ئێمە ئەیبینن دوو زۆرمان هەیە زۆریشان هەیە کە خۆرگیرانی تەواوەتیە لەم کاتەیە تەواوی مانگ ڕووی خۆردا ئەپۆشێ بەس بەوەی کە خۆر تۆزێک گەورەترێکە سنووری خۆر تۆزێک ئەبینین و خۆرگیرانی دووەمیشمان ئەوەیە کە پێوترێت بەش خۆرگیرانی لاوەشی یان بەشێکی خۆرەگیرێ ئەمەیان زۆر زۆر خەتەرە بۆ چاو بەشی یەکەمیان ئەوەی کە خۆرگیرانی تەواوەتیە لە کاتی ئەوەی کە خۆر بە تەواوەتی گیراوە زەرری نییە بۆ چاو ئەتوانین سەیری بکەین زۆر بەکەمی بەڵام خۆرگیرانێک کە وەکو ئەمەی لەم هەفتەی پێش و دوو هەفتەی پێش ڕوویە ئەویان زۆر زەرری هەیە بۆ چاو نابێت ڕاستە خۆ سەیریکەین ئەبێت تەنها بە چاویلکەی تایبەت سەیریکەین و ترسی نییە لەسەر ژیان پێویست ناکات لە ماڵۆ بمێنەوە خۆتان زۆر باشە پێمان بڵێ کە خۆر گەورەترە لە زەوی و لە مانگیش بەڵام چۆن مانگ ئەتوانێت بۆ خەبارەی خۆی ئەو دیاردەیە بنوێنێت ئەم دیاردەیە بۆیە وا بە تەواوەتی ڕۆیانی حتا لە کاتی خۆرگیرانی تەواوەتیە هێشتا سنوورەکانی دەرەوەی خۆر ئەبینین کە پێوترێت کۆرۆنای خۆر بۆچی وا دەرەکەوێت هۆکاری سەرشی ئەوەیە کە دووری نێوان مانگ و زەوی زۆر نزیکترێکە وەک لە خۆر هەر تەنێک کە لە ئێمە دوورتر بێ ئەگەر گەورەتریش بێ دامی خوا بچووکترێکە بێتەوە ینی خۆر کە ئێستا ئاوا ئەیبینین هەستەکەین لە مانگ بچووکترێکە بە حکمی کە زۆر زۆر دوورترێکە بەڵام ئەگەر بەقەدەر ئەوەی نوی مانگ نزیک وایە ئەوە زۆر زۆر گەورەترێک دەرەچێت وا بزانم یەکێک لە خوێندکارەکان وتی زۆر بەرزە ئەم داریم بوو بزانوتی زۆر گەورەیە چەنە گەورەیە؟ 3000 شتێکێک لە زەوی گەورەترە تەوا دەستی خۆش بێ ئەم هاوڕێمان ماشەڵا لێبێ زۆر زیرەکە ماشەڵا باشە پێمان بڵێیت ئەمە دیاردەی خۆرگیران بوو بڵێ دیاردەی مانگیرانیش هەیە ڕاستە؟ دیاردەی مانگیرانیش هەیە مانگیران بە پێچەوانەوە لەبری ئەوەی کە مانگ بکەوێت لە کاتی خۆرگیرانە مانگ ئەکەوێتە بینی خۆر و زەوی لە کاتی دیاردەی مانگیرانە بە پێچەوانەوە ڕوایە زەوی ئەکەوێتە بینی زەویەکەوێتە بینی مانگ و خۆرەوە هەڵبەت لەو کاتەیە لە کاتێکە تەنها لەو کاتەیە ڕوایات ئەبێت بە شێوازێکی گشتی مانگ فول بێت یعنی بێت تەواوی مانگ دیار بێت ئینجا مانگیران ڕۆیە ئەجینا ئەگەروانە بێ مانگیران ڕوونایە ئەو سێبەری کە لەسەر ڕووی مانگە بینی ئەوە سێبەری زەویە کە لەسەر ڕووی مانگ دروستە بێت زۆر باشە هاوڕێکانم تێگەیشتن کاتە ئێستا لەکێ پرسم با لە تۆ پرسم لە تۆ پرسم من لە تۆشە پرسم پێم بڵێ دیاردەی خۆرگیران وەکو مامۆستا بۆی باس کردین چۆن ڕوایە مانگ ئەچێتە بینی خۆر و زەوی یان زەوی ئەچێتە بینی مانگ و خۆر
ئەتوانین ئێرە سێریکی بووی بکە بۆ داسان مانگ و زەوی لە پەنەیەکان ئای بژیت باشە ئەی چۆن خۆرگیرانەکە ڕوایە بەهۆی مانگەوەیە هەر بژیت زۆر چاکە دەست خۆش زۆر باشە کەواتە هاوڕێکانم زۆر بەباشی زانیاریەکەیان وەرگرتووە پێمان خۆشە باسی ئەوەشمان بۆ بکەی دیاردەی خۆرگیران تەواومان هەیە ناتەواویشمان هەیە و ئەڵقەیشمان هەیە ڕاستە؟ بەڵێ تەواوە خۆرگیرانی تەواوەتی کە جۆرێک لە ئەڵقەیەکە ینی ئەڵقەی دەروی خۆرە بینیت لەمە هەڵە تێگەشتنێکەیە کە نابێت سیر بکرێ لە بەرەوەی خەتەرە ڕاستەکەی ئەگەر بە تەواوەتی خۆرگیرانی تەواوەتی ڕووبا لەو ساتێک کە خۆرگیران ڕوە ئەتوانی سێریکە ببێ چاویلکە ئەمە ئامۆژگاری ناسایە زانستیانە هیناکردو بەڵام لەگەڵ ئەوە هێشتا هەر ئەڵێن باشترێکە کە ئایدنگ بەکاربیێنیت لەبەرەوەی ئەگەری هەیە کە کاتێک مانگ ڕووی خۆر بەجێ هێڵێ سێبەرەکە بەجێ هێڵێ لەوانەیە ئەو ببێتە هۆی ئازاردانی چاو وەکو بەڕێزیشت بێت بەڵێ خۆرگیرانی نیمچە خۆرگیرانیش هەیە لەم حاڵەتەیە تەنها بەشێکی خۆر ئەگیرێ ئەویش لەبەرەوەی کە ئاستی مانگ بە شێوازێکە کە ناتوانێت بە تەواوەتی لە بە ڕووی خۆرا بجوڵێ زۆر چاکە دەست خۆش باشە کاتێک خۆرگیران ڕوو ئەیات هیچ زیانێکی هەیە چون مەسەلەن بۆ نمونە کاتێک کە بە تەواوەتی خۆر ئەگیرەوەتە بە تەواوەتی دنیا تاریکە بێ هیچ زیانێکی هەیە لەم حاڵەتەیە ئەگەر خۆرگیرانی تەواوەتی بێت بە تەواوەتی لەو ساتێک کە تەواوەتی خۆرگیراوە هیچ زیانێکی نییە بەڵام هەتا کات تێپەڕێبێت بەسەر خۆرگیرانەکە وردە وردە ئەگەری زیانەکان زیاگە چاوی مرۆڤ لە دوو بەشی زۆر زۆر گرنگ پێکات و یەکیشان لەوانە هاوێنەیەک کە پێوتری لەنز بەشی دووەمیشیان پەردەیەکی هەیە کە بە پێی ئاستی بەرزی ڕووناشی فراوانە بێت و تەسکە بێتەوە لە حاڵەتی ئەوەی کە دنیا تاریکە بەهۆی ئەوەی کە خۆر ژیراوە چاوەکان زیاتر ئەکرێتەوە محاولە ئەکات زۆرترین ڕووناچی بێ بۆ چاو لەم کاتەیە ئەگەر ئاگادار نەبێت کاتێک کە خۆر بەرەیە ڕێژەیەکی زۆر زیاد تیشکی خۆر زیاتر ئەچێتە سەرخانەکانی چاو ئەمە ئەبێتە هۆی لە دەزانی بینی کێشەی گەورەترین کێشەی لە دەزانی بینینەکەش ئەوەیە کە ڕاستەخۆ هەستی پێ ناکەیت عادەتەن لە دوای 4 سەعات بۆ 6 سەعات و حتا 12 سەعات اینجا هەست بە زیانەکانیەکەیت ئەمە لایەکێکی لایەنی دووەم خودی چاو هاوێنەی هەیە دوایی ئەتوانین باسی بکەین کە هاوێنەکەش فۆکسی خۆر ئەکات بۆ سەر خانەکانی چاو کە ئەمەش وای لێکات بەهۆی گەرمیەوە خانەکانی چاو بسووتێنێت ئەمانە زەرەرەکانین عادەتەن لەو کاتانەیە ڕوایات کە بە تایبەتی لە بابەتەکانی خۆرگیرانی نیمچە خۆرگیران ڕوایە ئەمە ئەو ئامۆژگاریە کە خەڵکان ئەڵێن ڕاستەخۆ سەیری خۆرمەکە ئەمە کێشەکە کاتت تۆ ئامۆژگاری چێ بۆ هاوڕێکانم کاتێک ئەو دیاردەیە ڕۆیا بێت چی بکەن باشترین ئامۆژگاری ئەوەیە کە نابێت بە هیچ جۆرە ڕاستەخۆ سەیری خۆر بکەین تەنها چاویلکەی تایبەتمەند هەیە ئەتوانین لە ڕێگەی ئەو چاویلکانەوە سەیر بکەین یاخود ئەتوانین بە بۆنەی پارچەیە کاغەز دەتوانین بهێنین ڕووناچیەکەی کەمەکەینەوە هی خۆر ئەنجاتوانین لەسەر شاشەیەک بۆ کۆم شاشەیەکی سپیمان هەبێ ئەتوانین نەک ڕاستەخۆ بەڵام بیبینین کە خۆرەگیرەیە لە ڕێگەی تەلەسکۆپ بۆ هەمان شت تەلەسکۆپیش ناکرێت بە ڕاستەخۆ سەیریکەن تەلەسکۆپەکە ڕسمەکەی ئەخەینە سەر دیوارێک لە دیوارەکە ئەتوانین بیبینین گرنگترین شتەوە نابێت ڕاستەخۆ سەیری بکەین نابێت ڕاستەخۆ سێری خۆرگیرانکەن باشە ئەم هەنێک لە هاوڕێکانم وتیان کاتێک کە ئەو دیاردەیە ڕوویاوە لە ماڵەوە ماونێتەوە ئەمانەوەی ماڵەوەیە هیچ کاریگەری هەیە لەسەرەوەی کە لەوانەیە وا بیر بکەنەوە ئەگەر بچنە دەرەوە تیشکی خۆرەکە زیانیان پێگەێنێت بە پێستیان بە چاویان ئەمە هەڵە تێگەشتنێکە چونکە خودی خۆر ئەنی ئەگە حسابی بکەین ئێمە ڕۆژانە هەموو ئەو تیشکێک کە خۆر دروستی ئەکات ئەینێرێ بۆ ڕووی زەوی ئێمە ڕۆژانە ئەیبینین تیشکەکە خودی خۆی ئەبینین ئێستا کە مانگیەتە بەردەم خۆر بەشێک لەو تیشکەگرێ هەڵبەتە ینی ئەو زەی کە لە خۆرەوێت کەمترێکە وەکو زەرەر هیچ زەرێکی نییە بۆ ئێمە ینی پێویست ناکە بە هیچ جۆرێک لە ماڵەوە بمێنینەوە بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە مناڵان تۆزێ هەستێکی هینیان هەیە حەزەکەن کە سێری حەز ئەم حەزە بۆ ئەوەی کە تووشی مشکلە نەبێت باشترێکە بەڵام ینی من پێم وایە مناڵان زۆر ئاسایە با لە دەرەوە بن و
ئەگەر چاویلکەی تایبەتیان هەبێ ئەتوان سەیریشیکەن و ینی دیاردەیەکی گردونی زۆر جوانە گوناحە پێم وا بێ بێبەش بن لەوە. ڕاستە کاتە پێمان خۆشە ئەم جارە ئەگەر دیاردەی خۆرگیران ڕوو یا چاویلکەی تایبەت پیاکەین بۆ ئەوی کە پێکەوە سەیری بکەین. پێتان خۆشە بێەوەش؟ تۆش زۆر پێ خۆشە بێ؟ منیش. باشە کاتە با پرسیارێکی تری لێ بکەم. هەروەکو وتت خۆی تیشکێکی هەیە کە هەموو ڕۆژێک ئەیا لە پێستمان. باشە ڕۆژانی ئاسایی چۆن خۆمان بپارێزین لەم تیشکە یاخۆت پێویستە هاوڕێکانم چی بکەن؟ تیشکی خۆر بەشێک لەو تیشکێکی ئەگا پێمان تیشکەکانی سەر و بنەوشەین. ئەمانە بۆ ئێمەمانان تۆزێک کێشەیە. باشترێک وایە کە زۆربەی کاتەکان خۆر ڕاستەخۆ نەیە لە پێسمان بۆی تووچاری سووتان نەبینەوە و لەو شوێنانەی کە چینی ئۆزۆن تەنەکە یان بە زۆرە لە زۆرەکان کێشەی تیا هەیە باشترین شت ئەوەیە کە دوورکەوینەوە لە بەرکەوتنی ڕاستەخۆ. جا ئەم دوورکەوتنەوەی ئایا لە بەرکردنی جلە یاخود بە کرێمی تایبەتی هەیە کرێمی دژەخۆر کە بیرۆکەکە ئەوەیە کە پارێزگاری ئەکات لەو تیشکە سەر و بنەوشەیەی کە ڕەنگە ببێتە کێشە بۆ پێستمان بە تایبەتی لە بابەتەکانی شێرپەنجەی پێست. ڕاستە. باشە با لە هاوڕێکانم بپرسم ڤیتامین دی کاتێک کە لە ڕێگەی تیشکی خۆرەوە وەریەگرین. تۆ پێت ڕاستە کە بەیانیان بڕۆینە بەر تیشکی خۆر یاخۆ دوانی وەڕوان؟ دوانی وەڕوان. بۆچی دوانی وەڕوان؟ چونکە خۆرەکە کە سەیریگەی خراپە. ئەها کاتە ئیسەبا لە مامسا پرسیم زانین دوانی وەڕوان باشە یاخود بەیانیان بۆی کە ڤیتامین دی وەربگرین؟ من ئەوەنەی هاوڕێیانی پزیشکی ئاگاداریان کردومەتەوە ئەڵێن بەیانیان باشترێکە. بەڵام لە ڕوانگەی ئەوەی کە بەیانیان بێت یان دوای نیوەڕوان پێم وا بێت بە نسبەت خۆرەوە ئەو ئاستی کە هەیەی بە شێوازی ئەو جیۆمەتری کە زەوی هەیەی هەمان شتەکان. بەڵام هەڵبەتە ناحێ پزیشکەکەی من ناتوانم لەسەر ئەوان کۆمنت بم دیارە هاوڕانی پزیشکی باشترە گەزان بەس ئەوەنە ئاگادار کراوەتەوە کە بەیانیان باشترە. ڕاستە زۆر چاکە. پێتان خۆشە بێ ئێستا باسی زیانەکان بکەین؟ کاتە ئێستا باباسێکی زیانەکانی بکەین. زیانی دیاردەی خۆرگیران چییە؟ سەوەکو وتمان دیاردەی خۆرگیران دوو کێشەی هەیە. یەکیان ئەوەیە کە لە ڕوانگەی هاوێنەی چاوە ئەبێت کە ئێستا پیشانتانین چۆن هاوێنە هەموو تیشکەکانی خۆر کۆکاتەوە لێک خاڵە کە ڕەنگە ببێتە هۆی سووتانی خانەکانی چاو و لە بەشی دووەمیشمانە ئەوەیە کە ئایا چەندێک ئاستی چاو کراوەیە بۆ ئەوی کە ئەو ڕووناچی هەڵبژێ هەتا ئاستەکە فراوان بێت هەڵبەتانی تاریکە بۆیە خۆی چاو فراوانە بێت. ئەمە ئەوەیە کە ئەگەر بێت و مانگ لە ڕێڕەوەکەی خۆی بڕات و تیشکی خۆرمان بەرکەوێ چاو ڕێژەیەکی زۆر زیاتر ڕووناچی ئەنێرێتە سەر خانەکانی چاوکە پێدرێ ڕەتنە وەک لەوەی کە پێویستە ئەمە شەرەبێتە بابەتی هۆی سووتانی خانەکان بە تایبەتی بە بوونەی گەرمیەوە. ئەمە دوو هینەکەیە ئەتوانین سەرچاوەیەکی ڕووناچی بێنین بۆ نمونە ئەگەر سەیری بکەین ئەیبینین مەسەلەن ئەگەر دوور بێت سەیرەکەی ڕووناچەکە بەشێکی لێڵە ئەم لێڵیە مەبەستەکەوەیە کە هاوێنەکە نیتوانیوە ڕووناچەکە چڕکاتەوە لە خاڵەکە. ئەم هاوێنەیە چیمان پیشانەیە؟ ئەم هاوێنەیە خودی چاو خۆی هاوێنەیەکی هەیە. کاتەمە نمونەی چاوە؟ ئەمە نمونەی چاوە ئەمە نمونەی هاوێنەی چاوە لەم حاڵەتەیە مەسەلەن ئەگەر تۆ سەیرێکی ئەەکەیت ڕەنگە مەسەلەن ئەیبینیت جۆرە لێڵیەکی هەیە. گرنگ نییە مەسەن لێڵەکە چاکەکرێ ببوونی عینەکەەوە بەڵام ئەوی کە گرنگە ئەیبینی مەسەن ئەو تیشکی کە پێمانەکە ئەیبینیت هاوێنی چاو هەوڵەیات هەمووی کۆکاتەوە لەسەر ئەو خانانەی کە پێ ئەوترێ ڕەتینە کۆکردنەوەی ئەم بڕە زۆرە تیشکە بە تایبەتی لە ڕوانگەی پلەی گرمەکەیەوە لە هەنێک خانەی دیاریکراوە ئەبێتە هۆی سووتان یعنی خانەکانی مرۆڤ توانایکی دیاریکراویان هەیە بۆ هەڵمژینی گەرمی کە تۆ گەرمیێکی زیادی ئەیتێ ئەمە ئەبێتە هۆی سووتانی خانەکە و لە دەستدانی سووتانی خانەی چاو یا سووتانی پەردەی چاو. پەردەی چاو و خانەی چاو ئێمە کە ئەڵین خانەی چاو مەبەستمان لە خانەیە کە پێوترە ڕەتینە. پەردەی چاویش پێم وابێت هەر هەمان ئەمانە ینی هەمانمانە ئابەخشە گرنگەوەی کە لە پشتی چاو هەنێ خانە هەیە کە هەوڵەیات ئەو تیشکەی کە لە دەرەوەی هەیە ئەیبینین ئەیخات ئەچێتە سەر ئەو خانانە خانەکانە بێتەوەی کەوەی ئێمە بتوانین ئەو زانیاریە بگوازینەوە بۆی کە ڕسمی پێدروستکەین لە مێشکدا. زۆر باشە. کاتەبا لە ئێوە بپرسم زانم چەند کەس لە ئێوە
چاویلکەی تایبەتی هەیە بە خۆرگیران تۆ هەتا بەڵێ ئەتوانی بۆمان باسکی لاانێم هاوڕیانەمان نەزانن چاویلکی تایبەت بە خۆرگیران چۆن ڕاشە زۆر ڕۆشە ناتوانانی ئاوا بە ئاسایی بڕۆیک و عینێکی ئاسایی خۆمان نەخێرتەنەوە بۆ ئەوە کاتەکانی خۆرگیران و مانگیران دەبێت زۆر باشە ئەی شێوەی چۆنە شێوەی هەکو هینەکان وایە ئەوانەی کە دارەتاشن بەو شۆرە بەس بەو جۆرە بەڵام ڕەشە ئەم لە ئەولاکەشی گیراوە زۆر باشە کاتە پێمان خۆشە دکتۆر داستانیش بۆمان باسکە ئەم خاڵێکی زۆر جوانە بەڕاستیەکەی لە ئەو کاتێک کە باسمان کرد کە تەنیا لە ڕێگەی چاویلکەی تایبەتەوە توانین باسی سەیری خۆرگیران بکەین هەڵە تێگەشتنێک هەیە کە خەڵکانێکی زۆر هەیە بڕوان وایە کە ئەتوانن چاویلکەی ڕەشی سادە کە بۆ ڕۆژانە بەکارێنین ئەتوانێت بەکار بهێنرێت بۆ ئەو دیاردەیە کە ڕاستەکەی ئەمە تەواو غەڵەت تێگەشتنەکە ئەو جۆرە لاانەشە هەبێت من بینیومە کە دووسێ چاویلکە یاخۆت ئەشیعەیەک کە دانێن وابزانم ئەوەش هەر بە هەمان شێوە خراپە بێت بەڵێ وایە ینی گەورەترین مشکلە لەوایە بەڕاستەکەی چاویلکەی ڕەشی سادە کە بۆ بەتابەتی لە هاوینانە بەکارێنین بۆ سیرکردنی دیاردەی خۆرگیران نابێت بەڕاستی و شتێکی تریشەیە کە کەم کەس شارەزای خاڵی دووەمیانە ئەوژەوەیە حتا چاویلکە تایبەتمەندەکان کە سەیری خۆری پێگیرە تەمەنێکی دیاریکراوی هەیە تێمەنەکە لەم تەمەنەکە تێپەڕی کرد بۆ نمونە ئەو کۆمپانیەکە دروستەکەن پێدەڵێ لە ساڵی دروستکردنی ئەوەیە ساڵی بەکارهێنانی لەو کاتەیە لەوە زیاتر ڕاستەکەی ئەگەری ئازاردانی چاو زیاد دەکات لەبەرەوە ئەبێت یعنی ناکرێت ئەمەوەکو بڵێ یەک جار ئەم چاویلکەی ئەکرم و ئیتر هەتا من ئەمەر جارێ ئەم دیاردەی ڕووی بە بەکاری تەمەنێکی زۆر دیاریکراوی هەیە ڕاست زۆر باشە ئەگەر ئەو چاویلکەیەمان لە چاو بێت ئەتوانین کە بۆ ماوەیەکی تر و درێژە تا خۆرگیرانەکە تاوا بێ سێری خۆرگیرانەکە بکەین بڵێ تا هیچ کەشێکی تیانە چونکە لە ئەسڵا خۆی وا دیزاین کراوە کە هەموو ینی ڕێژەی ئەو تشکێک کە ئەگا بە چاو کەم کاتەوە بۆی کە هیچ دووچاری کێشێکی تەندروستی نەبین بۆ چاو زۆر باشە کاتە ئێستا ئێمە زانیمان خۆرگیران چییە و مانگیران چییە و چۆن ڕوئەیە و زیانی خۆرگیران چییە و باسی چاویلکە کەشمان کرد کەیتر پرسیاری هەیە کەستان پرسیارتان هەیە؟ کاتە دواپەیامی تۆ چی ئەبێ بۆ هاوڕێکانمان کە لە خۆرگیرانی دووبارە دوای 5 ساڵی تر کە ڕوویە چی بکەن؟ ئامۆژگاری منەوەیە هیچ ترسێکی نییە هیچ ترسێکی ناوێت پێویست ناکات بە هیچ جۆرەك لە ماڵەوە بمێنیتەوە ئەگەر دایک و باوک ئەتوانن چاویلکەی تایبەتیتان بۆ پێیا بکەن زۆر جوان ئەتوانن سەیری بکەن بەڵام تکایە بەبێ چاودێری گەورەکان لە خۆتان سەیری خۆر مەکەن و ئەبێت ئەوان ڕوخسەتان بەر ئەنجا بتوانین سەیری خۆر بکەین وەکوتر پێویست ناکە بە هیچ جۆرە لە ماڵەوە بنیانی ئەوە دیاردێکی سروشتیە و حەزەکەم سوودی لێ ببینێت زۆر ڕاستە دەست خۆش بێ زۆر سپاس بۆ زانیاریەکانە پێمان خۆش بوو کە لە گشتی ئەمڕۆمانە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆر باش پێیان زۆر سپاس بۆ ئێوە مەمنن کاتە گەشتی ئەمڕۆمان کۆتایی پێهات ئێوەش دڵتەنگن وەکو من چونکە کۆتایی پێهاتوە بەڵام لە گەشتێکی کەیە لەگەڵتان نابین بەڵام بە زانیاری تر و بابەتی تر بۆیە پێشەوەی کە کۆتاییش بێنین بە گەشتەکەی ئەمڕۆمان کۆمەڵێک دیاری زۆر جوانمان بۆ هاوڕێکانمان دابین کردووە لەلایەن دیۆراوە بە هیوام کە سوودی لێوەربگرن دوایی بیکەنەوە بزانن چیتە هەستان لە دیارە؟ ئەو نەم حەز لەیەکەی بین و یەکسەر هیدرێنم ئەی تۆ چیەکەی؟ ئەیکەی تۆ یەکسەر تۆش؟ کاتە چەند کەس حەزی لە دیارە؟ منیش ئەی چەند کەس حەزی لە دیاری نییە کاتە هەموومان حەزمان لە دیارە بۆیە ئەمزانی کە حەستان لێ و ئێستاش دیارەکانتان بۆێنم باشە؟ باوەتان بێن